هۆتێلە دڵخوازەکەی سوودانی سوتا یاخود سووتێنرا. نهێنی بامەنجگرتنی هۆتێلی قەلبەلعالەم لە بەغدا چی بوو؟ هێرشی ئیسرائیلیەکان بۆ سەر چەند ژووری هۆتێلەکە بوو؟ لە بەیانیەکی زووی ڕۆژی یەکشەممە 29 حوزەیرانی 2025 نهۆمی کۆتایی دڵگیرترین هۆتێلی بەغدادی پایتەخت لە ناوچەی جادریە گڕی گرت و بە خێرایی بووە ڕۆژەوی میدیاکان بەبێ ئەوەی هیچ کەس و لایەنێک وردەکاری و نهێنی پشت هێرشەکە باس بکات. هۆتێل دڵی دنیا، هۆتێلی خودی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانیە بە هاوبەشی لەگەڵ بازرگانێکی کوردی فەیلی کە کار بۆ قازانج و بەرژەوەندی سەرۆکوەزیرانی عێراق دەکات، بەڵام ئەم جارە بەختی یاوەریان نەبوو کاتێک بەشی سەرەوەی هۆتێلەکە لەلایەن دوو ساڕوخی دوورمەودای ئیسرائیلیەکان پێکرا. بە پێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی ئەمنی باڵا لە بەغداد دەستی کەوتون دەیسەلمێنن کە ئاگرگرتنەکەی هۆتێلەکە ڕووداوێکی سروشتی و ئاسایی نەبووە، بەڵکو هێرشی سوپای ئیسرائیل بووە و نهۆمێکی تەواوەتی پێکەوە خاپور کردووە. ستونی ناوەڕاست لە نهۆمی کۆتایی بە تەواوی نووسینگەیەکی نهێنی هەواڵگری سوپای پاسداران و نووسینگەی تایبەتی ئیسماعیل قائانی بەرپرسی فەیلقی قودسی سوپای پاسداران بووە بە جۆرێک گرنگترین و نهێنیترین کۆبوونەوە تایبەتەکان لەو نووسینگەیەدا ئەنجام دراون. نووسینگەکەی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران لەو هۆتێلەدا تەواو نهێنی بووە و جگە لە قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتمانی عێراق، قەیس خەزعەلی بەرپرسی عەسایبی ئەهلی حەق و هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح و محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیران تەنانەت سەرکردەکانی دیکەی شیعەش نەیانزانیوە و ئاگاداری نووسینگەکە نەبوون. زانیاریەکان دەڵێن نووسینگەکەی پاسداران بۆ بینینی میوانانی تایبەت ئەنجامدانی گرێبەستی چەک و بابەتی هەواڵگری باڵا بەکارهاتووە و هەندێک جاریش بۆ حەشاردانی ئەو بەرپرسە باڵا ئێرانیانە بەکارهاتووە کە تەنها بۆ کردەیەکی سەربازی تایبەت داهاتنە شاری بەغداد، بە تایبەتی تر دژی ئەمریکیەکان. بە شێوازی پێکانی ژووری پشتەوەی نووسینگە نهێنیەکە ئیسرائیلیەکان پێشتر زانیاری وردیان هەبووە و تەنانەت گومان لە دانان و جێگیرکردنی GPS دەکرێت لەبەرەوەی ساڕۆخەکان تەنانەت نهۆمی خوارەوەتریان نەپێکاوە و خۆیان کردووە بە ژوورە تایبەتەکەی قائانیدا. زانیاریە پشتڕاستکراوەکان دەڵێن قائانی شەوی هێرشەکە لە شاری بەغداد بووە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لەو هۆتێلە ماوەتەوە، بەڵام ساتی هێرشەکە لەو شوێن و لۆکەیشنە نەماوە. تەنانەت دوای ڕووداوەکە ڕێگانەدرا هێزە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق بچنە شوێنی ڕووداوەکە، بەڵکو چەند گروپێک لە هێزە چەکدارەکانی نزیک لە ئێران کۆنتڕۆڵی دەوروبەری هۆتێلەکەیان کردووە و ڕێگا بە کەس نەدراوە لێی نزیک ببێتەوە. هۆتێل دڵی دنیا یەکێک لەو هۆتێلە تایبەتە گەشتیاریانەیە کە خودی سەرۆکوەزیران گرنگی تایبەتی پێدەدا و دوو مانگبەر لە ئێستا کۆنگرەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی عەرەبی تێدا بەسترا و سەرجەم شاند و میوانەبیانی و باڵاکان لەو هۆتێلە دەمانەوە. هەرچۆنێک بێت دوای گەڕی یەکەمی جەنگی ئیسرائیل و ئێران ئاگرەکە گەیشتە نێو دڵی پرۆژە دڵخوازەکەی سەرۆکوەزیرانی عێراق و نازانرێت لە گەڕی دووەمی ململانی و جەنگەکە ساڕوخی تەلەبیب دەگاتە ماڵ و پرۆژە و بارەگای کام بەرپرسەی گروپی شیعەکانی نزیک لە ئێران.